دوای ڕاپەڕینەکەی ئازاری ساڵی 1991 بەرەی کوردستانی کە لە 7 حزب پێکاتبوو لەلایەن تاڵەبانی و بارزانی بە هاوبەشی سەرکردایەتیان کرد لەگەڵ حکوومەتی بەعەز کەوتنە دانوستانەوە، بەڵام دانوستانەکان دوای چەند مانگێک هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە. حکوومەتی عێراق دوای 26 تشرین یەکەمی ساڵی 1991 دەستی کرد بە کشانەوەی دام و دەستگا ئیداریەکانی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی بەرەی کوردستانی. دوای ئەو ڕووداوە بەرەی کوردستانی لیژنەیەکی 15 کەسی ڕاستپارت بۆ ئامادەکردنی ڕەشنووسی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. ڕۆژی 28 نیسانی ساڵی 1992 سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی راپۆرتی لیژنە تایبەتەکەی لە ژێرناوی یاسای ژمارە 1 بۆ ساڵی 1992 هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نیشتیمانی کوردستانی عێراقی پەسەند کرد. ڕۆژی 19 ئایاری ساڵی 1992 یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. لایەنە سیاسیەکان بە 7 لیست بەشداریان کرد و دیارترین لیستەکانیش لیستی پارتی دیموکراتی کوردستان و لیستی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستان و لیستی لایەنە ئیسلامیەکان بوون. لە یاسای خولی یەکەمی هەڵبژاردنەکاندا بربەستی لە سەدا 7 بۆ لیستەکان دانرابوو، واتە هەر لیستێک دەبووە ئەو ڕێژەی دەنگدەران بەدەست بهێنێت ئەوسا دەیتوانێت بچێتە نێو پەرلەمانەوە و کورسی پەرلەمانی بۆ خۆی مسۆگەر بکات. لەو هەڵبژاردنەدا سەرجەمی 972,000 کەس دەنگیاندا و تەنها دوو لیستی پارتی و یەکێتی توانیان بربەستی لە سەدا 7 تێپەڕێن و پارتی لە سەدا 45.5 دەنگەکانی بەدەستهێنا و یەکێتیش لە سەدا 43.61 دەنگەکانی بەدەستهێنا و دواتر هەردوو لا کورسیەکانی پەرلەمانیان لە نێوان خۆیاندا 50-50 دابەش کرد. ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان 105 کورسی بوو کە بە بڕیارێکی بەرەی کوردستانی 5 کورسی کۆتا بۆ مەسیحیەکان تەرخان کرابوو. یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان جەوهەر نامیق سالم بوو لە پارتی دیموکراتی کوردستان. دوای هەڵگیرساندنی شەڕی ناوخۆ لە ئایاری ساڵی 1994 پەرلەمان بووە قوربانی شەڕەکە و گەرچی لە سەرەتای شەڕەکەدا پەرلەمان یاداشتێکی 19 خاڵی ئیدانی شەڕەکەی کرد و 59 پەرلەمانتاریش بۆ ئیدانەکردنی شەڕی ناوخۆ لە هۆڵێکی پەرلەمانی کوردستاندا بۆ ماوەی 101 ڕۆژ مانیان گرت. دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ پاش 8 ساڵ و لە ساڵی 2002دا پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دەستی بە کارەکانی کردەوە. پەرلەمانی کوردستان خۆی ئەم قۆناغی بە قۆناغی گواستنەوە ناو بردووە و تا ساڵی 2005 درێژەی کێشا. هەڵبژاردنەکانی خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە 30 کانونی دووەمی 2005 هاوکات لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکاندا ئەنجامدرا. لەم خولەدا 13 لیست بەشداریان کرد و یەکێتی و پارتی و یەکگرتووی ئیسلامی و چەند لیستێکی دیکە بە لیستێکی هاوبەشدا بەزین و لە 189 دەنگەکانیان بەدەستهێنا و عەدنان موفتیش بووە سەرۆکی پەرلەمانی کوردستان. ئەم خولەی پەرلەمان زۆرترین ڕەخنەی لەسەر بوو بەوەی ناکارایە و تەنها بڕیاری مەکتەبی سیاسی حیزبەکان پەسەند دەکات. هەڵبژاردنەکانی خولی سێمی پەرلەمانی کوردستانیش لە 25 تەمووزی 2009 ئەنجامدرا. لەم خولەدا بۆ یەکەم جار ئۆپۆزسیۆن دروست بوو. بەرەی ئۆپۆزسیۆن خاوەن 35 کورسی بوو کە بریتی بوون لە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی و یەکگرتووی ئیسلامی 6 کورسی و کۆمەڵی ئیسلامی 4 کورسی پەرلەمانی کوردستانیان بەدەستهێنا. بۆ یەکەم جار لە کابینەی شەشەمی حکوومەتدا ئۆپۆزسیۆن هەوڵیدا متمانە لە حکوومەتی هەرێم بسەنێتەوە کە بەرهەم ساڵح سەرۆکی حکوومەت بوو، بەڵام هەوڵی ئۆپۆزسیۆن سەری نەگرت. هەڵبژاردنەکانی خولی چوارەمیش ڕۆژی 21 ئەیلولی 2013 ئەنجامدرا و 31 لیست بەشداریان کرد و 17 لیست توانیان کورسی پەرلەمانی بەدەست بهێنن. لەم خولەی پەرلەماندا تەنها بزوتنەوەی ئیسلامی بە 1 کورسی بووە ئۆپۆزسیۆن. ئێمە لە پەرلەمانی کوردستان ناچینە ژێرباری کودەتا، بەڵام ئەم خولەی پەرلەمانی کوردستان کەمتر لە 2 ساڵ توانی لە کارەکانی بەردەوام بێت. دوای ئەوەی لە 12 ئۆکتۆبەری 2015 ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بگەڕێتەوە سەر کارەکەی لە شاری هەولێر و لەو کاتەشەوە تا ئێستا پەرلەمان پەکراوە و سەرجەم هەوڵەکانی بۆ کارەکردنەوەشی شکستی هێناوە. بێستون شەریف، NRT.